بەناوی خوای بەخشندەوە میهرەبان. ڕەمەزان دەیەوەش پیرۆز بێ لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز بێ، لە هەموو مسلمانێک لە هەر جێگەیەک هەیە پیرۆز بێ. مانگی ڕەمەزان ژوانی فێرکردنە، فێرکردنی دەروون و ناخی خۆمانە چۆن فێر ببین بۆ هەر کارێکی دزێ و ناشرین زەرمەند بڵێن نا، ئەتوانین بڵێن نا، ئەتوانین گۆڕانکاری لە خۆمان دروستکەین زۆر بە ئاسانی ئەگەر بمانەیە بەرەو باشتر و چاکترکردن. لە ڕاستیە ئەم بابەتەی کە تۆ قسەی لەسەر دەکەی مۆزوع بابەتێکە زۆر کۆنە لە هەرێمی کوردستان مێژوێکی زۆر دێرینی هەیە. ئێمە گەر بۆ گەڕێنەوە بۆ سەردەمی کۆن و پێشین کاتێک گەر لە کوردستانە کەسێک لە هەوڵ لەگەڵ خێزانەکەی خۆیان گەشت نایەتە بن بەس لە مەسەلەی هاوسەگیریە تەلاقییانە تەلاقی نێوان دروست بێ تەلاقەکەی سێ بە سێ بوو بێ بۆ چارەسەری ئەم تەلاقی سێ بە سێ کە سێجار تەلاقی داهەیە سێ بە سێ یەکێک لەو پەنانەیە کە پەنایان پێ بردووە بۆ مەسەلەی مادەبڕینی لە پیاوێک و دوای ئەو پیاوە تەلاقی بۆ مالیکردن لە مێردی یەکەمی خۆی. لە ڕاستی ئەخۆی ئەم بابەتە لە قورئانی پیرۆزە بە تەفسیل باس کراوە لە باسی الطلاق و مەڕەتان کە فەرمێت جیابوونی نێوانی ژن و مێرد تەنها دوو جارە ئێتە جاری سێهەمیانە بێ پێکەوە بگونجێنە بە تەواوەتی بێکەوە جیا دەبنەوە. ئەگەر هات و پیاوێ سێ جار ژنەکەی خۆی تەلاقدا لە ڕووی شەریعی ئیسلامی لێتر حرامە بن، تازە ناتوانێت چێتۆ لای پیاوی یەکەم. ئەمجا دوای تەواوبوونی عیددە و چاوەڕوانی لە پیاوی یەکەمی دەتوانێت ئەم ژنە زەواج کا لەگەڵ پیاوێکی تری دووهەمە. ئەمجا ئەگەر لەگەڵ پیاوی دووەمیشە نەگونجا لەو جیابوویەوە ئەو کات دەتوانێت دوای تەواوبوونی ماوەی چاوەڕوانی لە پیاوی دووهەمیش لەگەڵ مێردی یەکەمیان زەواج کاتەوە. لە ڕووی شەرعیوە ئەمەیە خۆی لە فیقی ئیسلامیە، بەڵام کاتێک هاتوون ئەمان دەستکاری کردووە، هاتوون کاتی ماوەی چاوەڕوانەکانیان لێرا بردووە ماوەی چاوەڕوانیەکە و تەنها ئەوتان ئەمە پیاوە کە تەلاقی خواردوە سێ بە سێ و ئێستا وتوان تۆ تەلاق لەم پیاوە کەوتووە وەرە خێران مالە دەکەین لە پیاوێکی تر. ئەو پیاوەش مەسەلەن مالەی بڕیوە چەند سەعاتێک لەگەڵ یابووە دوای ئێستا تەلاقی داوەتەوە دوای تەلاقەکەی و مالیان کردوە لە پیاوی یەکەم. ئەمە بەڕاستی لە شەریعەی ئیسلامیە کە پێوتێ نیکاحی تەحلیل بە نەسڵی فەرموودەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام نەفرەت لەو کەسە کراوە هەر کەسی ئەم جۆرە نیکاح بکە. لعن الله المحلل والمحلل له. پێغەمبەر دەفەرمێن نەفرەت لەو کەسێکەوە نیکاح و مادەبڕینێکە بۆی ئافەتێ بۆ کەسی حەڵالکە و هەروە نەفرەت لەو پیاوەش کە ژنەکەی خۆی خاتە بەردەستی کەسانێ بۆی بم شێوازەوەی حەڵالکەن. هەردووکیان مەلعونە بن، هەردووکیان نەفرێت لێکراون، چ پیاوەکە و چ ئەو کەسێکەوە ئیشەکەکە کە پیاوێکی تری دووهەمینە کە ئەم ئافەتەی لێمانە بڕێ. لەبەرەوە ئەمە لە ڕووی شەرعی ئیسلامی و کارێکی ناڕەوا و نادروستە. کاتی خۆی بەم شێوازە بووە کە سەری هەڵداوە بۆ چارەسەرکردنی تەلاقی سێ بە سێ بووە، بەڵام ڕێگە شەرعیەکان لا بردووە چونکە ماوەی چاوەڕوانەکان لا بردووە لەکوێشەوەمان هێناوە. ئەمەیان بەڕاستی بەشێکی لەوانەیە مامۆستایانێک لەژێر فشاری کۆمەڵی خەڵکی زۆرداری ئەو سەردەمەدا ئامیشیان کرد بێ گەڕاون کەوتویانە خەڵکی زۆریان کردووە لەوەی کە دەسەڵاتدار بوو لەو سەردەمەدا ئەبێ ئیلا حەلێکم بۆ دۆزیتەوانێ بۆ ئەم ژنە و نابێ لێک جیا ببنەوەوانێ و ژنەکەم و خۆشەوە و تەلاقیش بەسەر دوممە هاتووە سێ بە سێ. بۆیە مامۆساکەی ناچار کردووە بە ڕەئیەکی زەعیفی زۆر لاواز لە فیقی ئیسلامیە بێنە کار بکە کە کاتێ ئەمە کاری پێکردووە وردەوەدا ئەمە گەشەکەوە لە کۆمەڵگایان گونجێ جارێ مامۆسا بۆیە کەس مارەسێ کردوێ بەڵام دوایی وردەوەدا دەنگی داوەتەوە خەڵکی تریش بۆتە سەراتۆ سەرم کە ئەم ڕێچکەیە خۆی لە ئەسڵا بەڕاستی ڕێچکێکی خراپە و قێزەونەوە لە شەریعەتی ئیسلامیە بەکارێکی زۆر ناشرین ناوزەر کراوە. مامۆستاگیان دەمەوێت باز لەوە بکەم بە کۆمەڵە شت ئەنجام دەدرێ بۆ نمونە بە پارە بێ بە کۆمەڵە شتی تر ئەم کارە چارەسەر دەکرێت. ئەگەر ڕوونکردنەوەمان لەسەر ئەوە بۆ بیت کاتێک کە لە دینی ئیسلامە ئەمە ڕێگە پێدراونێت چۆن بەمە چارەسەر دەکرێت؟ وەکو پێم وتی بەشێک لە فاکتەرەکان لەوانەیە زۆری زۆردارێ بوو بێ بەشێکیشی لەوانەیە فەقیری و هەژاری مامۆستایەک بوو یا کەسێک بۆ لە شوێنێکا بە خودێ بە بڕێ پارە ئەمیشەی کرد بێ. بەشێکیشی زۆری کابرای خاوەن ژنەکە بووە کار ویسوەتی ئەم ژنەی خۆی هەر بێنێتەوە. ئەویش بەڕاستی ئەوانی ژانی خۆی زۆری ئەویشی لەگەڵایە کە هەر بە شوێنم مکەیسەوە یەتێوێ چارەسەر کرێ. ئێمە بەڕاستی ئەوەی کە دیومانەوە کە قسەمان لەگەڵا کە دنیا ئەوەی کە کراوە لە پێشینە ئەم هەر سێ بەشەکەی تیا بووە لە هەر سێ جۆرەکەی وجود بوونی هەیە. بەڵام بەر حاڵەتێک ئەمانەکە کردویانە ڕێیەکە ڕێیەکی لاوازی فقی ئیسلامی هەیە کەویش ئەو قسەیە کە پێیان وایە ماوەی چاوەڕوانی ئافرەتان تەنها بەس بوو دڵنیابوونە لەوەی کە ڕەحمی ئەو ئافرەتە منداڵی تێدا نییە. هەر ئەوەندەك تاکید ببیتەوە ئەتوانێت زەواج کاتەوە. ئەوانە بەڵام ئەمە بۆ شوێنێکی زۆر لاوازە چونکە ئێستا لە ڕووی زانستیش ئەوە دەرکەوتووە کە ماوەی چاوەڕوانی تەنها پەیوەندی بە مەسەلەی ڕەحم و ئەوانە و منداڵەوە نییە.
پەیوەندیە بە زمێدی دووهەمەوە هەیەگە مافەتە زەواجی یەکەمی کردوێ بۆی ئامادەی زەواجی دووهەمی هەبێ ئەبێ ماوەی سێدا نەفاکێتی ببینێ بۆی بە تەواوەتی ئەو کۆدەی پیاوی یەکەمی لەسەر لابچێ و لەگەڵ پیاوێکی نوێدا بتوانێت هاوسەگیری کاوتوشی جۆرە نەخۆشێک و کێشەیەکی گرفتێک نەبن لە ژانی هاوسەریانە. ئەمە بۆچوونێکی فقی زۆر دروستە کە دەڵێ ماوە چاوەڕوانی تەعبودیە ئەبێ هەر جێبەجێ کرێ باسە لە سەدی دڵنیابین کە ڕەحەمی ئافرەتان منداڵی تێدا نییە. لەبەرەوە ئەوان ئیسفادەیان لەم تۆزە بۆچوونە کردووە کە بۆچوونێکی زۆر لاوازە و لە فقی ئیسلامیە زۆربەی زانایان بڵێن زۆرینەی هەرە زۆری زانایان بە هیچ شێوازە پشتگیری ناکەن و دوورن لێی. مامۆستاگیان ئەگەر پێم بڵێ حکم و سزای ئەم جۆرە کارە چییە؟ حکم و سزای ئەم جۆرە کارە چییە؟ دەڕاستیە لە شەریعەی ئیسلامیە حکم و سزاکەی دوو جۆرە، بەشێکیان بریتێ لەوەی کە بە تاوان دەناسێنرێت کە وەکو پێم وتی لە فەرمودەکەی پێغەمبەری خوا عەلەیهی السڵاتو وەسەلام کە ناوی ناوە نیکاحی تەحلیل کە دەفەرمێ لەعەن الله المحلل والمحلل له، خوای گەورە پەروەردگار نەفرەتی کردووە لەوە کەسێک کەوا ئەگەڕێ بۆ حەڵالکردنی ژنێک بە ناوی نیکاحکردنەوە بۆ پیاوێکی تر و ئەو پیاوەشی کە بۆی حەڵال کراوە. ژنەکە لێرا تاوانی نییە لەوانە چونکە ژنەکە زۆر لەوانەیە خۆی خوازیار نەبێ، بەڵام دوو کەسەکە هەردوو نەفەرەکە پیاوەکان خوای گەورە پێغەمبەری خوا فەرمێن لەژێر نەفرەتی پەروەردگارن. هەر شتێکیش کە نەفرەتی لێکراوێت لعنەتی لێکراوێت لە شەریعەی ئیسلامیە یعنی تاوانێکی زۆر کەبیرە و قورسە، وەکو تاوانەکانی زیناکردن و وەکو تاوانی عارق خواردن و وەکو تاوانی پیاوکوشتن و ئەمانەواتانێ لە تاوانە گەورەکان هەژمارە کرێ. لێرەوە کەوابۆگە کەسێ ئەمیشە ئەنجام بات دادوەری شەریعە دەڵدەوڵەتی ئیسلامی بۆی هەیە جۆرە سزایەکی با کە سزای تەمێکاریە، پێڵەن عقوبەی تەمێکاری ئەو عقوبە و سزایانە حاکم خۆی دیاری دەکات بە گوێرەی بۆچوونەکانی خۆی کە پێی باشە سزای دیارێکە کە ئەو کەسێ پێتەمێکە. مامۆستاگیان ئەگەر لە کۆتاییدا هەر شتێکت مابێت بتەوێت باسی بکەیت قسەی کۆتاییم ئەوەیە کاڵم ئەم کاتێک بوو کە لە کوردستانە ئەمە باوی هەوو بەڵام الحەمدوللا کە لیژنەی فتواکان لە هەرێمی کوردستانە دروست بوون یەکێک لە ئەو ئیشانەی کە کردیان هەنگاونان بوو بۆ نەهێشتنی ئەم جۆرە حاڵەتانە لە هەرێمی کوردستانەوە خۆشبەختانە ئێستا توانراوە کەمترین لەوانەیە بڵم من چەندین ساڵە لە سلێمانیە الحەمدوللا ئەو شتەم نەبیستەوە و نەماوە لەم دەفەری لای خۆمانە چوو کۆتاییمان پێناوە بە شوێنی شاگەڕین هەر کەسێکیش بیکا بەڕاستی ئێمە لە دژیە وەستینەوە یعنی وەگە بەوێشتی ئاوە و یەکێ لە هەنگاوەکانی لیژنەی فتوا بریتی و لە مالەبڕینی سەربێشکە و بچووک کە الحەمدوللا هەنگاوێکی تر بوو کە نامان و کۆتاییمان بۆ حاڵەتانە شێناوە.